مناڵانە ئەڕێن دەست بە دەرگاوە ئەنن مناڵانە گەڕێن دەست بە دەرگاوە ئەنن ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆش و خەڵاتە سەرچاو بەڕێزان بەخێر بێن الله دەی بەراتی تۆ چی بخاڵە سەفوان سەرچاو تی من چیایە هەتی من چیایە نەفلسە و نەخورمایە ئەم شەو شەوی بەراتە ئەڵڵا ئەرە بەڕاستمێڵ قوتان من هیچم نەبینی نە چکولاتم بینی نە نەستەلەم بینی نە خورمان بینی البته سێ شەو بەیەکەوە بووینە نەگەڕێن دەست بە دەرگاوە ئەنن نەگەڕێن دەست بە دەرگاوە ئەنن ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە باشە بەڕێزان بەخێر بێن ڕاستیکەی نەمدەویستەوە بەرنامە بکەم بەڵام دواتر زانیم بەخوا گۆرانی بێژە کە ناوی حوسێن چییە نازم ناوەکەیم لەبیر نەمایە ڕاستیەکەی سەرچاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن نەمدەزانی شەوی بەرات و ئەو شتانەیە بەڕێزان لە سەرەتا هەموو لایەکتان بەخێر بێن هیوادارم باش بن سەلامەت بن من تەسەوڕم کرد سمێڵ قوتەکان لە خەو هەڵسا بن ئێستا پێنجی بەیانیە بابی بابم یعنی ئێوە نوێژ ناکەن بەیانیان یعنی بەیانیان نوێژ ناکەن ئەڵڵا گیان لە ئاسمانی لەسەر ئەرشدا دەبەزێ بۆ ئاسمانی دنیا بەم بەرە بەیانیە زووە لەگەڵ دەنجی ئەڵڵاه ئەکبەر هەڵناسن سوورەتێک لە قورئانی پیرۆز ناخوێننەوە دەستنوێژێک ناشۆن سەرچاو دەستنوێژێک ناشۆن تارەتێک ناکەن دوو دوعا ناکەن یعنی بەڕاستی سەیرن مسلمانی کورد سەیرە من 3 ساڵە لەگەڵتان دەڵێم بەیانیان زۆر گرنگە هەستن نوێژ بکەن چکە ئەڵڵا لە ئەرشدا دەبەزێ بۆ ئاسمانی دنیا و لە ئاسمانی دنیا دەڵێ ئەی کۆیلەکەم ئەی بەندەکەم پرسیارم لێ بکە وەڵامی پرسیارەکەت دەدەمەوە نیزام بۆ بکە من پێت دەدەم و بۆ نمونە تۆبە بکە من تۆبەکەت قبول دەکەم بەڵێ بەڵێ ئەوە خۆیەتی ئەوەیانە یعنی ئێوە بۆچی هەڵنەستاون بەتایبەتی ئەم شەوێکی پیرۆزە بەڕاستی یعنی شەوی بەراتە داچی ئیمانداران لە گوناحەکانی پاک بۆتەوە بەرات لە وشەی عەرەبی بەراءە بەڵام مەلاتە لە کەبازە کوردەکان ئەلبەراءە لە زمانی عەرەبی بۆ نمونە کاتێک تۆ دەچی بۆ دادگایی دەکرێی لە کۆتاییەکەی هیچ تاوان لەسەر ئیسپات نابێ پێیدەوتێ بەراءە زمانی کوردی هاتون کردویانە بەراءەت ئەیەکەیان فڕەداوە ئەیەکەیان لە ناوەند فڕەداوە بەراتە یعنی بەراءەتە شەوی پاکبوونەوەیە پاکبوونەوە لە گوناح یا بێبەریبوون لە گوناح مەلاکان 1400 ساڵە مەلای کورد لە تاچی مسلمانیان گەیاندووە کە شەوی بەرات بریتیە لە شەوی دابەشکردنی ڕزق لەلایەن ئەڵڵاوە
ئەڵڵا دێ ڕزق بەسەر بەندەکانی دابەش دەکا، ڕزقی بۆ دیاری دەکا لەم شەوە بەسەر هەموو بەندەکانی. بۆچی؟ چکە لە تەلەکەبازی خۆیان لە واقعی مەسەلەکە لایەنداوە، شەرمیان کردووە بۆ خەڵک باسی بکەن کە پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم کە ئەڵڵا نیزا و نوێژی لەسەر کردووە، ژنەکەی لە ناو جەرگەی بیابانی عەرەبی بەجێهێشتووە بۆ ماوەی 3 ڕۆژ و 3 شەو، و سوڕەتێکی قورئانی لەسەردا دابەزیوە، و سوڕەتەکەی قورئان ئەگەر بێن ئاماژەی پێ بکەین بورن بەڕێسە کە سوڕەتی نورە، سوڕەتی نور یەک دقیقە دابەزیوە. هەر لەبەر ئەوە دەبینی ئەمڕۆ کە کاتێک ئێمە باسی ئەو مۆزوعە دەکەین، چکە مەلاکان بۆ ئێمە کار ئاسانیان نەکردووە. مەلاکان بۆ ئێمە هەمیشە لەبەرەوەی درۆیان لەگەڵ تاچی کورد کردووە، کاتێک ئێمە دێن ئەو چیرۆکانیان وەکو خۆی کە تراسی ئیسلامی پێمان دەڵێ دەجێڕینەوە، دەبینی دێن گوێنمان پێدەن. و سوڕەتی ئەننور دابەزیوە، دادە ئائیشە دایکی سمێڵ قوتانی لە گوناحی زینا پاک کردوتەوە، زینا پاک کردوتەوە. و ڕاستەکەی ئەو مۆزوعە زۆر بابەت هەڵدەگرێ. بۆ یەکەم جار محەممەد یاسا و ڕێساکانی دەگۆڕێ لە پێناو کچەکەی ئەبوو بەکر لە پێناو ئائیشە، چکە بەر لەو کات بۆ نمونە و دوای ئەوەش کاتێک پاک دەبێتەوە، سزای ئەو ژنانەی کەوا زینایان کردووە بریتیە لە چی؟ لە ڕەجمکردن لە ئیسلام. و محەممەد لە ناو مزگەوتی نەبەوی خۆی ژنی ڕەجم کردووە. ژنێک کەوا خاوەن هاوسەر بوو بێ یا پێشتر هاوسەرگیری کردبێ، یا ئەوەی لای خۆمان پێی دەڵێن بێوەژن هەتاوەکو دوایی، یا ژنێک پێشتر تەلاق درابێ، ئەگەر هاتو زینای کردبێ، توراسی ئیسلامی لە موسلم لە بوخاری پێمان دەڵێن محەممەد ڕەجمی کردیە. باشە، ئەگەر محەممەد پێشتر خەڵکی ڕەجم کردووە و لە دوای ئەو ڕووداوە خەڵکی ڕەجم کردووە، کەوا ژنانێکی محسن کەوا بە قسەی خۆیان پێ دەڵێن، ئەو خۆ دادە ئایشە ژنێک بوو، مێردی هەبوو، ژنێکی محسن بوو. بۆچی محەممەد هاتووە دەقێکی قورئانی دابەزاندووە، دەڵێ ئەگەر هاتو ژنێک زینای کرد 100 جەلدە، و دوای ئەوەی ئایشە پاک دەکاتەوە دووبارە دەگەڕێتەوە بۆ مەوزوعی ڕەجمکردن. خودی ئەم ڕووداوە پێمان دەڵێ کە هەموو ئیسلام دەخاتە ژێر پرسیارەوە، لە ئەلفەوە بۆیە هەموو ئیسلام دەخاتە ژێر پرسیارەوە. محەممەد هەروەک گوتم لە موسلم لە بوخاری تراسی ئیسلامی پێمان دەڵێن چەند ژنێکی ڕەجم کردووە تاوەکو کوشتن. بەڵام کاتە قەزیەکە تایبەتە بە کچی ئەبوو بەکر بە ئائیشە بە ژنی خۆی دێ مەوزوعەکە دەکاتە 100 جەلد، دەڵێ نەوەک دواتر مەوزوعەکە تەزبیت بێتن من دەیکەم بە 100 جەلد. سەیری ئەم کارە ساتە بکەن. ئەمە یەک. دوو، لێرەدا مەوزوعەکەی زۆر سەخت کردووە سەبارەت بە مەوزوعی زینا لە سوڕەتی ئەننور، کەوا پێشووتر ئەسڵەن پێویست بە شایەتیش نەبووە، پێویست بە شایەتیش نەبووە، پێویست بەیش نەبووە. کەسێکیان هیناوە تەنها لەسەر بنەمای قسە و قسەڵۆ کەوا زینای کردووە، محەممەد بەربارانی کردووە. ژنیان هێناوە کە زینای کردووە، محەممەد نەیپرسیوە زینا لەگەڵ چێ کردووە، ژنەکەی بەرباران کردووە، نەیپرسیوە پیاوەکە چێ بووە، تەنها ژنەکەی بەرباران کردووە. بەڵام لێرەدا بۆەوەی قڕستری بکە گوتوویەتی 4 پیاو و دەبی 4 پیاوەکە بینی بێتیان کەوا ئەوەی زینا دەکا، ئەو پیاوەی زینا لەگەڵ ژنەکە دەکا، گەڵ و گونی دەچێتە نێوگەڵی ژنەکە هات و چۆ دەکە ئاوا، یعنی ئاوا دێتە دەر و دەستە دەرەوە ئاوا. و محەممەد خۆی دەڵێ وەکو چی؟ وەکو دارۆچکەی کل چۆن دەستە ناو کلدان و دێتە دەرەوە ئاوا. دەبی ئاوا ببینن اینجا ئیسپات دەبی، یعنی ئەگەر بینیتان پیاوێک لە نێوگەڵی ژنێکدا بوو، ئەگەر هاتو ئەو حرەکەیە نەبینی، نێوگەڵی پیاوەکە نەبینی دەچێت نێوگەڵی ژنەکە، ئەوە تەواو بە زینا داناندرێ. هاتووە ئەوەشی گۆڕیوە بۆ نمونە، ئەوەشی لە ئیسلامدا گۆڕیوە. دواتر دوای ئەوەی ئەلبەتە دواتر دووبارە دەگەڕێتەوە سەر ئەسڵ و ئەساسی خۆی سەبارە بە مۆزوعی ڕەجمکردن. باشە، سەرچاو بەڕێزە هەمووتان بەخێر بێن. بەڵێ ئەوە ڕاستیەکەیەتی بەڕێزان، هەر ئینسانێک تۆزێک عەقڵی هەبێتن ئەو مۆزوعە دەبینی. خاڵی سێیان لەو ڕووداوە، خاڵی سێیان چ پیاوێکی محتەرەم هەیە لە دنیا کاتێک دەچی بۆ سەیران و گەشت و گوزار، ژنێکی جوانتری دەست دەکەوێ، ژنەکەی خۆی بەجێ دێلێ و دەگەڕێتەوە. بۆ نمونە من زۆر جار ئەو نمونەیەم هێناوەتەوە، تۆ دەچی بۆ سەرسەنگ لەگەڵ خێزانەکەت و کۆمەڵێک هاوڕێ لەگەڵدایە، ژنێکی جوانت دەست دەکەوی، ژنە جوانەکە لەگەڵ خۆت سوار دەکەی لە پێشەوەی سیارە دەیهێنیتەوە بۆ هەولێر،
ژنەکەی خۆت لەسەر سەنگ بەجێ دێلی دواتر دەبینی پیاوێک دەهێنێتەوە دەڵێ باوکی باوکم تۆ ژنەکەی خۆت بەجێ هێش لە نێوە ڕێگا ئایا بەو پیاوە دەوترێت پیاوێکی محتەرەم واز لەوە بێنا ئەوە هیچ مۆزۆی پێغەمبەرایەتی محەممەدی دەکەوێتە ژێر پرسیارەوە خاڵی چوارەم زۆر گرنگە بەردەوام جوبرائیل جرت و فرتی بووە بۆ لای محەممەد بەردەوام جوبرائیل جرت و فرتی بووە بۆ لای محەممەد دەقێکی قورئانی هێناوە بۆ نمونە دەڵێتن لە ئاسمانەکان دابەزیوە بۆ لای محەممەد بۆ یەک گوشە هەروەک قورئان دەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم صدق الله العظيم يعني جبرائيل لأسمان كانوا دابزي وبولاي محمد يك آيتي بوبيني تنها بلي مص جبرائيل تو بلا وحيك ابو بوتم هنا المص دباش طيب كروا يعني بوشيك دابزي جبرائيل لأسمان كان دابزي وقوتي ألف لام ميم تواو جبرائيل بلا او دكرم وتاوكو آيتي اشتريت بودين بو هنا ألف لام ميم يعني جبرائيل لتشويبو أو كاتك محمد بونمونا عائشة جني بجهش لني ورقا لنيوان ماء المريسع كوابيدلن يا بني مصطلق بو مدينة لتشويبو وقريمان دز بجيجنهات چونكا ماوي نيوان برزان ماوي نيوان باتوزك بابتاني شامل خريتك البته خلق حزي لخريتة يكتق خريتة كتان بابي نشان بدم بوي بزانن لچوين دريه و چون بو و چون نبوه بوي قناعتي كامل بيتن مع المريسة مع المريسة امج بني مصطلق أو تبرزة يقدق تعالي برندك كم توزك كم ترى كم خاوش كزور لعبرم كردوتوا ليه سيدي كان استاك ولد الصورة سرسروا نقطة كي سرسروا مدينة خال الرشكي خواروا يدق بقولن دايلي بردنا كم بابو تمارون كنا أما مدينة شويني محمد أما مكة أما بنو مصطلق كوازور نزيك لمكة ما وين يوان مدينة بو مكة 450 كيلومتر أو 100 كيلومتر لدركا واتا 350 كيلومتر يا 380 كيلومتر بجوري هندك سرچاوي إسلامي واروا استا لسعودية 380 كيلومتر روجانا كاروان بروا أو بردتواني 6 كيلومتر بروا باشا 6 كيلومتر دكا 6 روش چکە کاروان ناتوانانی بەردەوام بڕوە 6 ڕۆژ باشە 6 ڕۆژ محەممەد لە ناوەڕاستی ڕێگا بەجێ هێشتووە باشە چکە بۆ نمونە هەموو شەوێک هاتوونە بۆ نمونە پشویان داوە 6 کیلۆمەتر ڕۆیشتنە پشویان داوە شەو 6 کیلۆمەتر پشویان داوە 6 کیلۆمەتر پشویان داوە وە بە جوێرەی زۆربەی زۆری سەرچاوە ئیسلامیەکان گوایە محەممەد 3 شەو ڕێگای بڕیوە پشووی داوە و دواتر ڕۆیشتیە ئائیشەیان بەجێ هێشتووە و هەروەها ئەم ڕووداوە پێمان دەڵێ ئائیشە مناڵ بووە بۆ ئائیشە دەڵێ منیان لەناو کەژاوە دادەنا کەژاوە دەڵێ ئەو کات بۆ نمونە ئەمە ساڵی شەشەمی کۆچی بووە دەڵێ ئەو کات حیجاب هاتبوو لەبەرەوە منیان لەناو کەژاوە دادەنا بەڵام بە حوکمی ئەوەی من مناڵ بووم تەمەنم بچووک بوو و وەزنم زۆر کەم بوو کاتێک من چووم بۆ دەشت و دەر بۆی پێداویستەکانی خۆم دابین بکەم دەست بە ئاو بگەینم ئاو نەبوو بەڵام دەی بڵێن دەست بە ئاو گەیاندن کاتێک گەڕامەوە بینیم ڕۆیشتون بە حوکمی ئەوەی چێشم کەم بوو مناڵ بووم کاتێک بە 4 کەسان کەژاوەکەیان برن کردی و لەسەر پشتی وشتریان داناوە ویان زانیوە من لەناو کەژاوەکەم چێشم کەم بووە
چێشی 30 کیلۆ بووە 25 کیلۆ و شتێکی لەو بابەتە بووە باشە ئەمە جارشتر ئەوەش دەسەلمێنی کە عایشە زۆر مناڵ بووە باشە الحكم لله دواتر محەممەد لە بەنی مستەڵق بۆنمون لە بەنی مستەڵق کە عەرەب دەبن بەڵام مشترک دەبن دێ محەممەد چی دەست دەکەوی 200 کەس دەگرێ وەکو کەنیزە و کۆیلە بەرەبەیان دەبی بەسەریاندادا 200 وشتر دەگرێ غەنیمە 500 مەڕ و عایشە دەڵێ کاتێک پێغەمبەری ئەڵڵا دەچوو بۆ هەر غەزوو دەڵێ تیر و کەوانی تیر و پشتی دەکرد لەسەر ژنەکانی محەممەد خۆی لە قورئانەکەیدا دەڵێ تیر و پشک حرامە ببورن یعنی هەروە گوتم ئەمڕۆدا هەموو ئیسلام دەخاتە ژێر پرسیارەوە محەممەد خۆی دەڵێتن ئەلمەیسەر لە ئیسلامدا واتە تیر و پشک حرامە کەچی خۆی تیر و پشتی کردیە لەسەر ژنەکانی کەوا کامەیان ببە بۆچی بۆ هین بۆ غەزوو لەگەڵ خۆی باشە چکە بەنسبەت محەممەد خۆی وەکو مەلیک و پاشاوا بووە ژنەکانی لەگەڵ خۆی بردووە و خەڵکانی تری ئیتر ڕەوان کردیە بۆ غەزوو دوور بە دووری بکوژن ببڕن و هەتاوەکو دوایی خودی محەممەد کەوا لە قورئانەکەی دەڵێتن تیر و پشک حرامە بەڵام تیر و پشتی کردیە کاکە گیان ئەوە فەرمودەی ئائیشە هەیە لە موسلیم و لە بوخاری بڕۆن سەیری بکەن تیر و پشک خاڵێکی دەر محەممەد تەنانەت لە ڕوانگەی ئەو ڕووداوە بۆمان دەسەلمێنی خوێنەوار بووە محەممەد تۆ 11 ژنت هەبووە چۆن تیر و پشکت کردیە خۆشێر و خەتیش نەبووە دادا عایشە شێر یاخەت وەڵا شێر ئێدە تۆ وەرە ولایە تۆ جارە برتەوە ها سەلەمە شێر یاخەت خەت شێر بوو تۆ بڕۆ ولا تۆ لەگەڵم نایە ئەوە بژێر لەوانش دووارە شێر و خەت بکۆ نە محەممەد ناوی نووسیوە ناویانی نووسیوە دانەیەک ڕابژێشم دانەیەک دەرچووە ناوی نووسیوە ئەسڵەن خودی ئەم ڕووداوە هەموو ئیسلام دەخاتە ژێر پرسیارەوە خاڵێکی تر لە ڕوانگەی سەرچاو ئەم ڕووداوە بۆ نمونە محەممەد پێمان دەڵێ بۆت نییە عەرەب بکەی بە کۆیلا جارێشتر فاشیزمی عەرەبی سەبارەت بەم ڕووداوە نیشان دەدا محەممەد لە بەنی مستەڵق جوانترین کچی دەست دەکەوێ کە کچی گەورەی خێڵەکەیە بە ناوی جوەیریە بن ئەلحارث و هەمیشە ژنە جوانەکان بۆ خۆی بووە باشە کاتێک عائیشە بینیویەتی و عایشە باسی ئەم ڕووداوە دەکا جوەیریە کە چەند جوان بووە و غیرەی لێ کردووە و عایشەش ویستویەتی ئینتیقام لە محەممەد بکە چکە عائیشە هەمیشە دەنگێکی ناڕازی بووە باشە دواتر کاتێک دێتەوە بۆ مەدینە باوکی دێ لەگەڵەوەی مشتریک بووە ئیتیفاق دەکەن دەبی بە موسڵمان و محەممەد بە جوەیرە دەڵێ مردم پێ بکە هەرچی کۆیلە هەیە هەمووی ئازاد دەکەم و ئازاد دەکە و لە هەوەزانیش محەممەد هەموو هیچ عەرەبێک ناکە بە کۆیلە و محەممەد فەرمودەی هەیە سەبارەت بەوەی و ئیمام شافعی ئاماژەی پێکردیە ئیمام شافعی دەڵێتن لا يجري الرق على عربي دەڵێ ئەمە فەرمودەیەکی پێغەمبەرە گوتبیتی نابی مرۆڤی عەرەب بکرێت بە کۆیلە و محەممەد فەرمودەیەکی هەیە بە ئائیشە دەڵێتن نابی نەوەی ئیسماعیل بکرێن بە کۆیلە و هەروە لە پەرتووچی ئەلمەبسوط جوزئی 8 کەوە ئەو ڕۆژانە باسمان کرد لەو ڕۆژانەی ڕابردوو سەبارەت بە فەقهی حەنبەلیە حەنەفیە ببورن دەڵێ محەممەد فەرمودەیەکی لاپەڕە 118 جوزئی 10 سەبارەت بە کۆیلایەتی چی دەڵێ وقال صلى الله عليه وسلم وبيغمبر فرمويتي لا رق على عربي نابي بكري بكويلا تاچی عرب نابي بكري بكويلا تاچی عرب بهي جورك نابي بكري بكويلا برزان اما فرمودي محمد وهروها لا پرتوچی المقصود كسوارد بفقه حنفية آماجي بيكرديا وپرتوكان تريش امام شافعيش آماجي بيكرديا ڕووداوەکە بابێ نستە ڕووداوەکە و سەبارەت بە هین خاڵە
خاڵە سەفوان کەسێکی زۆر شەهوانی بووە، زۆر شەهوانی بووە خاڵە سەفوان. باشە نمونەتان بۆ بێنم، فەرمودەیەکتان بۆ دەینم، ئەو فەرمودە لەو سەرچاوانە ئاماژەی پێکرایە، جێ لە سەرچاوەکە بگرن جارێ نەوەک بڵێن ئەو وەفەر. ئیمام ئەحمەد بن حەمبەل کوڕەکەی بەناوی عەبدوڵڵا لە مسنەدەکەی، باشە، ژمارەی فەرمودە 11759. ئەبوو داود ژمارەی فەرمودە 2451. ئەبوو یەعلا لە مسنەدەکەی ژمارەی فەرمودە 1037 1174. الطەحاوی لە ژمارەی فەرمودە 2044. ابن حەبان ژمارەی فەرمودە 1488. الحاکم في المستدرك جزئی یەکەم 602. البيهقي في السنن جزئی چوارەم 303. الخطيب البغدادي في الأسماء المبهمة لا برصة تشلدو جمارة 75. ابن عساكر في تاريخ دمشق، باشا، لا جزء بشتوار لا برصة 564. وهروها فرمودك ابن سعد لجزء بينجم لا برصة 57. وابن ماجه جمارة فرمودة 1726. وهروها بخاري تعليقي لسل داوا. وهروها يقدق هذا حديث ظاهر إسناده الصحة فرجاله ثقات، وقد صححه ابن حبان والحاكم وصححه ابن حجر في الإصابة والألباني في السلسلة الصحيحة تاوى كدواي. واتفرمودك زور راستا شي دلي سيدك سبارد بصفوان، سبارد بخال صفوان. عن أبي سعيد الخدري رضي الله عنه قال، أبي سعيد الخدري رضای خوای لەسەر بێ کە پیاوێکی ڕێگر بووە، بەڵام یاوەری محەممەد بووە، یەکێک بووە لە سەعالی کەکان. دەڵێ جاءت امرأة صفوان بن المعطل إلى النبي صلى الله عليه وسلم ونحن عنده. دەڵێ ژنی صفوان، ئەوی لەگەڵ عائشە بەیەکەوە بۆن لە بیابانمانەوە، دەڵێ ژنی صفوان هات بۆ لای پێغەمبەری الله و ئێمە لای پێغەمبەری الله بووین. فقالت يا رسول الله، ژنی صفوان گوتی ئەی پێغەمبەری الله، إن زوجي صفوان بن المعطل يضربني إذا صليت. دەڵێ ژنەکەی سەفوان گوتی ئەی پێغەمبەری الله، سەفوانی مێردم لێم دەدا کاتێک نوێژ دەکەم، ويفطرني إذا صمت، و ڕۆژوم پێدەشتێنی کاتێک بە ڕۆژوو دەبم، ولا يصلي صلاة الفجر حتى تطلع الشمس، و سەفوان نوێژی بەیانیان ناکە تاوەکو خۆر هەڵدێت. قال دەڵێت وصفوان عنده، وصفوان لاي پێغەمبەر بوو. قال فسأله أما قالت، دەڵێ پێغەمبەر لە سەفوانی پرسی گوتی ئەوە ژنەکەت ئەو قسانە دەکات تۆ چی دەڵێ؟ فقال يعني سەفوان گوتی يا رسول الله، أي پێغەمبەری الله، أما قولها يضربني إذا صليت فإنها تقرأ سورتين فقد نهيتها عنها. دەڵێ سەبارەت بە نوێژکردن کاتێک دەڵێ کاتێک نوێژ دەکەم لێم دەدا، دەڵێ ژنەکەم لە کاتی نوێژکردن 2 سوورەت دەخوێنێتەوە، و خۆت نەهیت کردیە کە 2 سوورەت بخوێنرێتەوە. پێغەمبەر گوتی فقال لو كانت سورة واحدة لكفت الناس. پێغەمبەر گوتی دایکی دایکم یەک سوورەت بەسە، پێویست ناکات 2 سوورەت بخوێنیوە. واتە گوتی حەقی سەفوانە. وأما قولها، بەڵام قسەی دووەمی کە دەڵێ يفطرني ڕۆژوم بۆ دەشتێنی، سەفوان ئەوە قسە دەکا، ڕۆژووی پێدەشتێنم، فإنها تصوم وأنا رجل شاب فلا أصبر. دەڵێ پێغەمبەری الله بە ڕۆژووی دەبێ من پیاوێکی گەنجم، تحملم نییە خۆم ڕابگرم، حەزم لە گانکردنە. سەیرکە فإنها تصوم وأنا رجل شاب فلا أصبر. ژنەکەم بە ڕۆژوو دەبێ و منیش پیاوێکی گەنجم، زەوقم هەیە، شەهوەتم هەیە، خۆم بۆ ناگیرێ. فقال رسول الله صلى الله عليه وسلم يومئذ، پێغەمبەر گوتی لا تصومن امرأة إلا بإذن زوجها. گوتی نابی هیچ ژنێک بەبێ مۆڵەتی مێردەکەی بە ڕۆژوو بێ. سەیریکە نابی هیچ ژنێک بەبێ مۆڵەتی مێردەکەی بە ڕۆژوو بێ، و هەتاوەکو دوایی. و سەبارەت بەوەی کەوا درەنگ لە خەو هەڵدەستی، پێغەمبەر گوتوویەتی قەیناکە سەفوان ئەگەر ڕۆژ ئاوا بوو لە خەو هەڵسای بخۆت نوێژ بکە. سەیریکە باشە. لێرەدا دەبینن سەفوان گەنجێکی دواتر ستوراسی ئیسلامی پێمان دەڵێن زۆر قۆز بووە، شەهوانی بووە، تحملی نەبوو 12 کاتژمێر خۆی ڕابگرێ ژنەکەی بە ڕۆژوو بووی،
و محەممەد تەنانەت گوتوێتی نابێژن بە ڕۆژوو لە بەرخاتری ئەو فەرموودەیە و ئاماژەم بەسەر چاوەکان کرد. دواتر 3 شەو و 3 ڕۆژ ئائیشە و سەفوان بەیەکەوە بووینە. باشە ئائیشە و سەفوان بەیەکەوە بووینە و محەممەد خۆی فەرموودەی هەیە دەڵێ ئەگەر ژن و پیاوێک بە تەنیا بوون سێمیان شەیتانە و محەممەد دەڵێ شەیتان لەناو خوێنی بەنی ئادەم هاتو چۆ دەکا. باشە 3 شەو و 3 ڕۆژ بەیەکەوە بووینەوە ئایشە جوان بووە و محەممەد پیر بووە. ئەوەی باسی دەکەین ساڵی شەشەمی کۆچی محەممەد کەسێک بۆ تەمەنی 57 ساڵ بووە و کات و توانای هینی نەماوە. ئایشە تازە بۆ نمونە ئایشە تازە تەمەنی بوو بە 15 ساڵ 15 ساڵ ڕەنگ بێ تازە سووڕی مانگانەی دەستی پێکردبی حەزی لێ بووە یعنی 3 شەو و 3 ڕۆژ بەیەکەوە بووینە. ئەمە هەمووی تەنانەت محەممەد سەبارەت بەو مەوزوعە. دواتر هەموو مەدینە قسەی لەسەر دەکات. عەلی دەهێنێ عەلی ئەبی تاڵب دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا چ زۆرە ژن زۆرە بە قسەی من کە تەلاقی دە بوخاری ئاماژەی پێکرێ مسلم ئاماژەی پێکردێ ژنێشتر بۆ خۆت بینە دەڵێ و ئەگەر بڕوا بە من ناکەی من پێم وایە شتیان کردووە ئەوە خزمەتکاری هەیە ئائیشە خزمەتکارەکەی هەموو شتت پێ دەڵێ واتە پێشووتریش سەفوان هاتوچۆی ئائیشەی کردووە چکە ئەگەر هاتو دیقەت بدەی لەو قسەی عەلی ئەبی تاڵب محەممەد 11 ژنی هەبووە واتە 10 ڕۆژ جارێک سەرڕێی ئائیشە هاتووە ئائیشە لە هەمیان مناڵتر بووە و خۆشی نەبینیوە تۆ وەرە پیا و 10 ڕۆژ جارێک بچی بۆ لای ژنەکەت 10 ڕۆژ ئاگال لی نەمینێ و گریمان ڕۆژانە محەممەد چوە سڵاوێکی لێکردی و تەواو چکە سەرڕێی ئائیشە بۆ نمونە 10 ڕۆژ جارێک بووە. باشە سەفوان بۆ نمونە عەلی پێی دەڵێ ئەگەر نا بڕۆ لە خزمەتکارەکەی ئائیشە پرسە هەموو شتت پێ دەڵێ واتە سەفوان هاتوچۆی ئائیشەی کردووە. باشە دڵێ هەمووشت پێدرێ و کەسێکی تر دێتن دووبارە حەسان بن ثابت شاریدا دەڵێ بەڵێ شت هەیە لە نێوان ئائیشە و سەفوان و عەبدوڵڵا بن ئوبەی ئەبی سەلول دەڵێ بەڵێ شت هەیە و زۆر شاید زۆر دەبیتن شاید زۆر دەبی سەبارەت بەمە. تەنانەت محەممەد دەچێ بۆ لای ئائیشە دەڵێ ئەی ئائیشە پێم بڵێ شتێک ڕوویدا لە نێوان تۆ و سەفوان یان نا ئەگەر شتێک ڕووی داوە ئەوە تۆبە بکە لە ئەڵڵا لێت دەبورێ. ئەی ناڵێن محەممەد یعنی وحی بۆ هاتووە و زۆر شتی زانیوە و یعنی ئەو مەوزوعانە و ئەو گاڵتە جارگانەی کەوا بەردەوام ئینەه وحی یوحا ئەو شتە قۆڕانە چووە لە ئایشەی پرسیوە پێم بڵێ و بەڵێ لە بوخاریدا هەیە بەڕێزان لە بوخاریدا هەیە. محەممەد دواتر خۆی زانیوێتی خۆی کەسێکی نەزۆکە و ممکن نییە ئائیشە لەو زجی هەبێ هەستایە چی کردیە گوتی با یەک مانگ با بوەستم بزانم ئایا لە سووری مانگانە ئەگە سووری مانگانەی نەبێ تووشی سووری مانگانەی واتە لە خاڵە سەفوان دوو گیانە ئەگەر سووری مانگانەی بۆ دروست بۆ ئەو سوڕەتێک دادەبەزێنم تەواو دڵم پاک بۆوە قسەی درۆیە و نەیویستێ پێشتر دابەزێنێ نەوەک دواتر ئائیشە سووری مانگانەی نەبێ و دووجیان بێ و ئیتر پێغەمبەرایەتەکەی بە درۆ بکەوێتەوە لای خەڵک. ئەمە ئەو مەوزوعانە یعنی هەر کەسێک تۆزێک عەقڵی هەبی هۆشی هەبی زۆر دیارە و محەممەد لە مەوزوعی تریش هەمان فەڵتەی داوە کاتێک ماریە قبطی مناڵی دەی دەبێتن مناڵەکە قسە و قسەڵۆک دروست دەبی لە ناو خەڵکی مەدینە دەڵێن محەممەد زۆر حەزی لە کوڕ بوو ماریە کوڕێکی بووە هی محەممەدیش نییە محەممەد دەیە بە زۆری بیکا بە کوڕی خۆی هەڵدەستێ مناڵەکەی هەڵدەگرێ باشە ناوی قاسم دەیبا بۆ لای ئائیشە دەڵێ ئائیشە ئەو مناڵە لە من دەچێ ئائیشە دەڵێ لا ئەرا شەبەهەن دەڵێ لە هیچ شتی لە تۆ ناچێ دەست بەجێ محەممەد جارێکی تر دەگەڕێتەوە سەر ئەسڵ و ئەساسی خۆی شمشێرەکەی دەدا بە عەلی بن ئەبی تاڵب دەڵێ بڕۆ ئامۆزاکەی مارێ قبطی بکوژە چکە قسە و قسەڵۆکە بۆ لە ئامۆزای مارێ قبطیە کاتێک عەلی دەچی بۆ نمودەیە بیکوژی بە هەندێک سەرچاوە دڵن لە ناو بیر بووە هەندێک سەرچاوە دڵن لەسەر دارخورما بووە و بە حکمی عەلی کەسێکی پیاوکوژ بووە و دەچی شمشێری ئەوە بەدەستەوەیە و خۆشی شک دەکا مەوزوع چییە دەست بەجێ ئیزارەکەی دەکەوێت و بە حکمیەوەی عەرەب لە دوورگەی عەرەبی دەرپێش ژێرەوەیان لەبەر نەبووە تەنها ئیزار بووە کاتێک ئیزارەکەی دەکەوێت گەڵ و گونی ئامۆزای ماریە بە دیار دەکەوێت زۆر بچووک بووە ئەمەنە بچووک بووە عەلی نایکوژێ دەگەڕێتەوە دەڵێ پێغەمبەری ئەڵڵاوەی وەی نییە مناڵ دروستکە گەڵ و گونی زۆر بچووکە دەرێ یعنی چووکی زۆر بچووکە دەڵێ ئەوەندۆکە محەممەد وا دەزانی بە حەجمە یعنی بە ئیژ نییە وا دەزانی بە قەبارەیە. باشە
والحاصل وەرزانی بە قەبارەیە لەوێش دووبارە بۆچی یعنی جوبرائیل نەهات بڵێ ئەی محەممەد ئەو مناڵە هی تۆیە یا هی تۆ نییە زۆر ڕووداوی لەو بابەتە هەیە بەڵێ کاک ئازادی هەولێر بڵێ یعنی زۆر ڕووداوی لەو بابەتە هەیە کەوا ئینسان پێویستە تۆزێک عەقڵ بکە و تەنانەت دواتر سەفوان دەینێرن لە ئەرمێنیا دەکوژرێ سەفوان لە ئێرمەنیا دەکوژرێتن کاتێک دەکوژرێ فەرمولەیەکی هەیە عائیشە تۆزێک بۆی دەگریێ زۆر متەئەسیر دەبێ عائیشە زۆر متەئەسیر دەبێ دەڵێ ئەنەه شهد في سبيل الله دڵێ سەفوان لە پێناو ئەڵڵا شەهید بوو بەڵێ بچووک بووە کاکەجان یعنی بچووک بووە لە ئیسلامدا بە حەجمە چکە محەممەد یعفوری بینی وەگوتیەوە ممکن نییە ئەوە بکاتن بەڵێ لە ئەرمێنیا عومەری کوڕی خەتاب دەینێرێ بە کوشتنی دەدا ئەو مۆزوعە و تەنانەت چیرۆشی زۆرتریش هەیە سەبارەت بەو قەزیەی کەوا مەوزوعەکە ڕوویداوە و ئەسڵ و ئەساسی هەبوو خەتاوەکو دوایی کەوا چۆنی ئەنی یعنی کەسێک ناکرێ ئەین تۆزێک عەقڵ بکاتەوە سەبارەت بەم بابەتە بزانی ئەسڵ و ئەساسی ئەو بابەتە چۆنە تەنها ئەنی دەتەوێت لەگەڵ ئەو پەڕێزم بە چوارپێیی بە دوای مەوزوعەک بکەیت ئەم شەوی بەراتە شەوی خۆش شەوی بەرات چێ بای وەڵا ئەڵڵا گیان لە شەوی بەرات دەزانین چە ڕزق بەسەر بەندەکان دابەش دەکە کورە ڕزقی چی مەوزوعەکە بۆن تۆواوی لێدێ بابم مەوزوعەکە بۆن تۆواوی لێدێ یعنی 1400 ساڵە بۆنەکەی دەگا ئێستاکەش گەیشتووە ئێستا بۆنەکەش دەگات بۆنەکەی گەیشتووە اینجا هاتوینە بۆ پاساوکردن مەوزوعە سەفوان و عائیشە هیچ قسەیان لەگەڵ یەکتری نەکردبوو لە ڕێگا چۆ شاید چێ بوو کەوا قسەیان لەگەڵ یەکتری نەکردبوو شایەتەکە چێ بوو قسەیان لەگەڵ یەکتری نەکردبوو چۆن یعنی شایەتەکە چی بوو کە قسە دواتر کەکە یعنی یاوەری تری محەممەد هەبووە تەڵحا کەوا ئامۆزای عائیشە بووە و دەقی قورئانی لەسەردا بەزیوە یەک دقەکەی بابین دقەکەی بابینن بڕۆ بگەڕێنەوە سەر ئەسبابی نزولی ئەم دەقە ئێستا پێتان دەڵێم کامەیە ڕباوەنەکەی باوێم هێزی هەواوەم ئەو دقەیە باشە تەڵحا لەگەڵ ئەوەش عەشرە الموبەشەرەیە کەوا بەڵێنی باشتی پێرەوە دەڵێ محەممەد بمرێ واللهی وباللهی وتڵلهی من عائیشە نیکاح دەکەم خەواڵەکە دەگاتەوە محەممەد دەقێکدا دەبەزێنێ چی دەڵێ وما لكم أن تؤذوا رسول الله ولا أن تنكحوا أزواجه من بعده أبدا إن ذلكم كان عند الله عظيما وبهي جورك بيت بوتانيا كآزاري پیغمبر الله بدن وجنكاني نكاح بكن لدواي مردني هرجيز وأو كارتان لاي الله كاريش مزنا يعني باشا لاي الله كاريش مزنا بوشي الله يعني الله الرقاي ندقر يعني الرقاي معجزيش خوي الرقاي بقري بوشي أو دقا دادا بزي أو قال تجارانا سيركا برونا بسر أسبابي نزول سبارة بمدقة هر هموي دلي طلحة ودواتر تنانت هوكاري درزبوني شري جمل كچندها هزار مسلمان تيدا كجرا عائشة چونك علي شاديدا كعائشة لقل صفوان زيناي كرديا لدلي مابو هل دستي بو شر كردني علي دچي برو كوفة دواي كشتني عثمان باشا
وەلەوێت تەڵحە دەکوژرێ و زوبێر دەکوژرێ و هەتاوەکو دوایی ئائیشە لەسەر وشتر بەردەبێتەوە دایکی ئیمانداران و شەڕەکە کۆتایی دێ و نزیک 15-20 هەزار موسڵمان دەکوژرێن بە گوێرەی سەرچاوە ئیسلامیەکان هەتاوەکو دوایی. وما كان لكم أن تؤذوا رسول الله ولا أن تنكحوا أزواجه من بعده أبدا إن ذلكم كان عند الله عظيما. يعني بوشي يعني تاچی کورد بیر ناکاتەوە لەم شتە قۆڕانە بیر ناکاتەوە. سەیرە دوای دقی 54 چی دەڵێ؟ إن تبدوا شيئا أو تخفوه فإن الله كان بكل شيء عليما. وأجر شتێک بەدیار بخەن یا لە ناخی خۆتان بشارنەوە ئەوە الله دەیزانێ. ئاگادار بن نەشارنەوە لە ناخی خۆتان. مەڵێ من ئائیشە مارە دەکەمەوە الله دەیزانێ. باشە بەڵێ دەڵێ ئەبەدا بەڵێ ئەبەدا. و یەک دوو ژنیشی مێردیان کردەوە لە دوای مردنی وەلحاصل. باشە یەک دوو ژنیشی مێردیان کردەوە لە دوای دینکردن. اینجا دوای ئەو دقا محەممەد ڕێک 55 نا 56 پێشتر خوێنەوە 54 بوو 55 هیچ 56 إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. باشا يعني من رولي خدا بخوي داواتا من دزانم كوا ايوا خريجي چين وهتاوە دوای دقی 50 بزانین ئەی ئەوانەی چی ئەوانەی ئازاری پێغەمبەردن لە ڕێگایکی ئەگەر هاتوو ژنەکانی نیکاح بکەن لە دوای مردنی چی دەڵێ 50 إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة وأعد لهم عذابا مهينا. وأواني آزاري الله پیغمبركي ددن الله نفرتي ليان كردوا للدنيا ولدواي لروجي دواي و ئەشکەنجەیەکی ئازار بەخشی بۆیان ئامادە کردووە. سەیری کە هەموو دەقەکان یعنی لەسەر ئەو بنەمایە هاتووە. یعنی ئەمە بەڕاستی گاڵتە جارگێ دەبینی. یعنی موسڵمان بۆشی تۆزێک عاقڵ نابێ اینجا هاتوونە ئەم شەوی بەرات چێ بابی سمێر قوت وەڵی خۆی دەزانی چۆنە ئەڵڵا لەسەر عەرشە و لەو شەوەدا یعنی ڕزق تا بەش دەکا بۆ باوکی باوکم یعنی هینی هەیە چی پێ ئیجازەی مەسلحەی مبایعاتی حکومی هەیە کاتی خۆی هەبوو بۆ مانگانە جارێک داهات و 2 کیلۆ شەکر و 3 کیلۆ برنج و 2 سابوونی خۆشۆرین و تایتێک کەوا وەختێک تایت یانی چییە دابشکردنی چی ئەی دواتر پێمان ناڵێن لە تابلۆی پارێزراوی ئاسمان 50,000 ساڵ پێش دروستکردنی کەون و کائینات هەموو شتێک نووسرا هەموو شتێک یەکلا بوویتەوە ینی دابشکردنی ڕزقی چێ تۆزێک ناکرێ عاقڵ بن بۆ خۆتان تۆزێک عەقڵتان هەبێتن ینی مەوزوعی بە کورتی و مختصری و تەواو باشە. ومەلاکان ئێوە لە مینبەری مزگەوت دڵێن ئەوی لە دەرگای خەڵک بدات یعنی بۆ نمونە ماڵی خەڵک بلەقێنێت یا بۆ نمونە ناوزڕی بکە ئەوە ناوی دەزڕێتەوە. محەممەد هیچ کاری شەیطانی نەما لە ژیانی خۆی نەیکا. سەیرکە تووشی چی بوویتەوە سەیریکە تووشی چی بۆوە یعنی تەسەوڕکەن زەینەب سەیرکە محەممەد زەینەب دەبینێ بووچێتی دەچی بۆ ماڵی ببورن یەک داکە دەچی بۆ ماڵی بەنیوە ڕووتی دەیبینی سنگ و مەمچی زەینەب دەبینێ محەممەد دێتەوە یەکسەر لێ دەدرێ بێتاقەت دەبێ لەسەر چاو دەکەوێ یا مقلب القلوب دەست بەجێ جوبرائیل دەقێکی بۆ دادەبەزێنی ولما قضى زيد منها وطرا زوجناكها وهر كاتك زيد پێویستی بەنێوگەڵی زەینەب نەما ئەوە زەینەبمان کرد بە ژنی تۆ ئەی محەممەد دەست بەجێ فریای کەوت. بۆچی لە قەزیەی بۆ نمونە لە قەزیەی هین لە قەزیەی ئائیشە و سەفوان دەست بەجێ جوبرائیل ئەڵڵای قورئان 1 مانگ چاوەڕێی کرد تاوەکو دەقەکە دابەزێنێ. بۆچی
واندیشان دڵێن چ ڕۆژی خایندووە باشە بەس لایانی کەم مانجێک بووە بۆچی سەیرە سەرچاو بەڕێز هەم بەخێر بن سەیرە بۆچی تاچی کورد بیر ناکاتەوە بۆچی تاچی کورد بیر ناکاتەوە لەو مەوزوعانە يدل على تحريم استرقاق للعرب وأو فرمودي بيغمبر آماجي بوي كحرامة تاچي عرب بكري بكويلا أي شيء بكري بكويلا مجوسي ومسيحي ونازانم إيزيدي وكردو أو شتانا بكرن بكويلا زور طبيعي وزور آسائية زور طبيعي وزور آسائية با بكرن بكويلا بوشي لبروي عرب خير الأمة خير الأمة وحتى تفاصيل فكذلك عبدة الأوثان من العرب بخلاف سائر المشركين وأهل الكتاب من العرب حكمهم حكم غيرهم من أهل الكتاب باشا ناكري عرب ناكري بكويلة كاك عرب ناكري بكويلة كرد بلا دكري بكويلة ئێزیدی بەڵێ دەکرێ بە کۆیلا هیندۆسی بەڵێ دەکرێ بە کۆیلا هەرچیبی بەڵێ دەکرێ بە کۆیلا عەرەب ناکرێ بە کۆیلا ئەخر ئەمە کەی ئاینە ئەمە ئایدۆلۆژیایەکی فاشستانەیە بەڕێزە یعنی بۆچی خەڵک تۆزێک بیر لەو مۆزوعانە ناکاتەوە بۆچی تۆزێک بیر لەو مۆزوعانە ناکاتەوە تاچی کورد دەکرێ بە کۆیلا فارس دەکرێ بە کۆیلا هەموو نەتەوەیەک دەکرێ بە کۆیلا بەڵام ئەوە فەرمودەی موحەممەدیشە ها بۆ زانیاریتان کەسێک نییە لە ولاوە ئیتر شەکر بشتێنی و بڵێ فەرمودەی موحەممەد نییە چکە لە بۆ نمونە لە مەوثوقترین پەرتووک بە ناوی المەبسوط کە فەقهی حەنەفی یاروەک ئاماژەم پێکرد جزئی دووەم لاپەڕەکەشی ئاماژەی پێ دەکەم لاپەڕە 118 قال صلى الله عليه وسلم لا رق على عربي تاج عربي نابێ بکرێت بە کۆیلا نابێت بکرێت بە کۆیلا بە هیچ جۆرێک هەر لەبەرەوە موحەممەد لە هەوەزان ژنەکانی دواتر ئازاد کرد پیاوی عەربی نەکرد بە کۆیلا لە فەتحی مەککە پیاوی عەربی نەکرد بە کۆیلا و لە بەنی مستەڵق پیاوی عەربی نەکرد بە کۆیلا ژنەکان قەیناگە بۆ گاین و بۆ نمونە بۆشت ئەوە شتێکی تەبیعی و ئاساییە لە ئیسلام چکە نێوگەڵ بەڕاستی هەروەک گوتم لە ڕوانگەی ئیسلامەوە نێوگەڵی دایکی خۆشیان ناپارێزن ئەمە شتێکی زۆر تەبیعی و زۆر ئاساییە لە ئیسلام سەرچاو بەخێر بن لە ئیسلام زۆر تەبیعیە و بە کەبائیر داناندرێ و بە گوناحی گەورە داناندرێ باشە بە گوناحی گەورە داناندرێ و بۆ مسلمان هەیە دایکی خۆی بکە بەچی بە کەنیزەک ئەگەر هاتوو لە کاتی جەنگدا بیکردن تەواو مەوزوعەکە دیارە یعنی چۆن کورد بیر لەو شتانە ناکاتەوە هاتووە لە ژێرناوی ئەخر کاکە ناکرێەوە ئاین بێتن ئاینی چی ئەمە کەی ئاینە باشە تخوا ئەوەی بە سەیڤ بکەم لای خۆم کان جاروی ئەو پەرتوکانە لام هین دەبن 118 دواتر با بەڵگەکەتان با بۆ دابنێم بەڵگە دواتر دانێ بەڵگەیان بۆ دابنێم بەڵگەیان بۆ دانێم جزئی جزء ديم المبسوط جزء ديم لا برا يك هشت جا خو اما جا بس تاج كان سودين كاكا يعني بيدوا دسن دخوين نوا دارس داك بنوسا المبسوط جزء ديم لا برصت وجه يكثر داتي لسر انترنت داتشي بوصل لا برا كي داتي باشە بەس تۆ ئەوەش ناکەی ڕۆژانە ئێمە ئاماژە بەسەر چاوێنەکەین تۆ پێت وایە وا دەکەی نەخێر چ بەڕێزێک دەوێت قسە بکە من نەویست بێمە سەر چیرۆکە بە درێژی چۆن بوو چۆن نەبووە بەڵام ویستم هەندێک خاڵ تێدا هەندێک ئیستینتاجات بەدەست بینین لەم چیرۆکە کەوا دەبینی هەمووی کارەساتە لە ڕێگای تەنها لە ڕێگای ئەم چیرۆکە هەموو ئیسلام هەڵدەوەشێتەوە لە ئەلفەوە بۆیە واز لە هەموو مۆزوع ئێشتر بین لە ڕێگای ئەم چیرۆکە ئیسلام لە ئەلفەوە بۆیە هەڵدەوەشێتەوە هەروەک ئاماژەم پێی کرد
یعنی چیە خودایەکە گردردونی بە جوانی خۆی دروست کردیە بەڵام پێی ناخۆشە مرۆڤ بیر بکاتەوە بە عەقڵی عەقڵی پێداوە بەڵام ناوی بیرکەیتەوە بۆ ئەڵڵا لە عەقڵی مرۆڤ دەترسێ بەڕاستی ئەڵڵا بەو پەڕژیری خۆیەوە لە عەقڵی مرۆڤ دەترسێ نەوەک بیر لە دەخەکانی بکاتەوە بیخاتە بەر هەڵسەنگاندن و لۆجیک و عەقڵ و منتیقەوە موسڵمان کاکە ئیسلام ئەوت پێ دەڵێ نابی بیرکەیتەوە چکە بیرکەیتەوە تووشی کفر دەبی هەروەک دەقی قورئان هەیە لە سوڕەتی ئەلمائیدە عەجیب غەریب خودایەکە عەقڵێکی بە من داوە عەقڵ بۆ بیرکردنەوەی بەڵام نابێ بیرکەمەوە عەجیب غەریب تۆ وەرە تێکە و فڕکە سەیرە سەرچاو کاک ئەیار کەریم بەخێر بێ تۆزێک باسی ئەوە ماگەر ئەم شەوی بەراتە شەوی خۆش و خەڵاتە وا مناڵان داگەڕن دەست بە دەرگا وا ئانن ئەم شەوی بەراتە شەوی خوڕما و قەسپ و ڕووتابە بەڵێ باسی ئەوەمان کرد تۆزێک شەوی بەرات خۆی لە بەراعەتەوە هاتیە کورت کردویتی بە بەرات ئەیەکیان قوداوە چ بەڕێزێک دەوێ قسە بکە مەراتی من چیایە نەفلوسە و نەخورمایە ئەرە وەڵا موسڵمانان جا ئەوە دایکی ئیماندارە ئەگ نێوگەڵی خۆش بێ ئەرە وەڵڵا باشە ئەگ نێوگەڵی خۆش بێ ئەرە وەڵڵا باشە کاکە کارەساتە دەچی سەر ئەو فەقە هەر شتێکی فەقی ئیسلامی دەچێت سەری هەمووی کارەساتە باشە شتی سیر و سەمەرەی تێدایە دوێنێ چووم لەسەر مغنی لە ئیبن قودامە تەمەشا دەکەم کاکە کارەساتە هەر بڕوا بکە کارەساتە یعنی باسی شتی وا دەکا یعنی سیرکە مەسئلە 885 المغني لابن قدامة كتاب عتق أمهات الأولاد مسألة أحكام أمهات الأولاد جابر دڵێ لە سەردەمی پێغەمبەری ئەڵڵا کەنی زەمان بەدەست دێنا سێکسمان لەگەڵیان دەکرد دوو گیان دەبوون مناڵەکانیان دادەنا دایکەکانمان دەفرۆشت دەڵێ ئەو کارەمان کرد لەسەر پێغەمبەری ئەڵڵا هیچی نەبوو لە سەردەمی ئەو بوو کرد هیچی نەکرد دوات لە سەردەمی عومەر هات قەدەغەی کرد عەجیب غەریب وتەنانەت ئیبن قودامە دەڵێ دەتوانی بەکاری بێنی دەڵێ وەطئیها دەتوانی بیجیت ئیستیغدامیها بەکاری بێنی و ملک کەسبیها و ئەوەی کەنیزەکەت بەدەستی دێنی دایکی ئەو مناڵە بۆ خۆت بی و تەزویجیها و بەشووی بدەی و ئیجارەتیها و بەکرەی بدەی و عتقیها و دەتوانی ئازادی بکەی و تەکلیفیها تەکلیفی شتێکی لێ بکەی و حەدیها و سزای لەسەر بی و ئەورەتیها ئەوانەت هەموو مڵکی تۆیە عەجیب غەریب یعنی بەکرێدان چۆن بەکرێدان یعنی چۆن بەکرێ بدەی کەنیزە یعنی شوێنێک دابنەی ئاڵاشتی ناوێ ڕاستەکەی وەکو محمود المەلیگی فلیمێکی هەبوو کاتخۆی فلیمەکەی نازم ناویی ڕاستەکەی لە پێش مەلهایەک ڕادەوەستە دەیگوت گەڕب دەیگوت تەجروبەکە یعنی ئاوا دەچیتە ژوورەوە جەڕب هەموو ئەوانەیە لە ئێوە شاردۆتەوە پێتان ناڵێن ئەڵبەتە مەلایەکی ساختەچی نایە ئەو شتانت پێ بڵێ نایە پێت بڵێتن نایە ئەو شتانت پێ بڵێ بەجددی ینی بەڕێزان ینی بڕوا بکە ئەزانی چێن ئەوەتە مەسئلەی 885 دووبارە باشە المغني لابن قدامة مسألة 885 برتوكا هي لسرويتان دابنا وأحكام أمهات الأولاد أحكام الإماء في جميع أمورهن سيرة شەرم ناکەیت تخوا تۆ خەریجی کۆلیجی لە سەدەی 21 بڕوات بە جنۆکە هەیە سیرکە
سیرکە ئەو واز لە تڕەکەی عومەری کوڕی خەتابیش بێنن باوکە ڕۆ پەرتوچێکتان هەیە پەرتوچێک هەیە بەڕێزان 300 لاپەڕەیە پەرتوچێک سەیری ئەو بکەن سەیری ئەو بکەن سەیری ئەو پەرتوچی واتان زۆرە یەک دقیقە أحكام التعامل مع الجن وآداب الرقية الشرعية. دزان معناته دزان معناته حكم كاني ما ملكردن لقل جنوكا وأدبي رقية شرعية رقية عند كردني جنوكا شو عندري لكي توزوق تبي سياسة لا برد نسيبي لسراوب التأليف أبي نصر محمد بن عبد الله الإمام من زور بخيراي تماشام كرد زور بخيراي لشوينك دا دڵێ ژن جنۆکە زیاتر ئەگەری چوونە ژوورەوەی جنۆکە بۆ ناو لەشی ژن زیاترە چکە کونێکی زیاترە چکە کونێکی زیاترە بە قودرەتی قادر جنۆکە لەو کونەوە دەچیتە ژوورەوە دڵێ بە تایبەتی ئەو پیاوانەی کاتێک لە کاتی سێکسکردن بۆ نمونە هین ناکەن لە کاتی سێکسکردن و کاتێک بۆ لای ژنەکانیان دێن ناڵێن لا ئیلاها کچە خۆت بگرە فاتم لا ئیلاها ئیلا کچە فاتم حازری ئەوە هاتم ئەوە دەستنوێژم شد لا ئیلاها ئیلا الله لا ئیلاها ئیلا الله لا ئیلاها ئیلا الله محمد رسول الله يا حي القيوم لا إله أو چيا بابا فاتم پیغمبري الله قلت دبي دعاء بكي لو الشيطان من اللي بدور بي براست كرة قادر لو چي قلت يا والله پیغمبري الله فاتم دري اگرنا او دعاء نكي الله جان شيطان من اللي بدور بقرا سبارد بو من الله بيمان دبخشي او جنوكا خوي بقلو قن مو دنوسيني كاتك نامن سكس لقل لكم فاتم ايه او جنوكا كي لقل دكا وجاروي كاتك دبا مجوري ودردينم جنوك كدمينيتو لشويني خوي جنوك كدمينيتو فاتم اي شون موضوعك زور مهمة تورا خريجي كلية براد بوقت قرابي عجيب غريب أمور قضية اي مسلمان بابزان خواردني برا جنوك كانتان شي خواردن برا جنوك كانتان زين چ دخون برا جنوك كانتان يعني كاغا مسلمان وكو ايوه برا جنوكانو بزان خوارنا كان ينشي يعني ومهم بابي زاني كاغا جان با فرموده كتان بابا بينم أبزانين شي خوارني جنوكا برا جنوك كانتان مسلمانا ايوه بتنيانين كاغا جان باشا إمامي طبري وأروى أو فرموده لزور سرچاوا بلام لا تفسيري آياتي بسنوي سورة أحقاف ضليل أن النبي الله ذهب وابن مسعود ليلة دا الجن ضليل بيغمبري الله شو لشوي جنوكا وابن مسعودي لغل خوي دابرت فخط النبي على ابن مسعود خطا بيغمبري الله بازنيجي جيشا لسر الزوي قلت ابن مسعود ليرة دانش لو خط الدرنش باش لو خط الدرنش قلت باش لا تخرج منه ابن مسعود لو خط الدرنش ثم ذهب نبي إلى الجن وبيغمبر شبو لا جنوب كان فقرأ عليهم القرآن وقرآني بسريان داخوين دوا ثم رجع إلى ابن مسعود فقال إن جاء قرأ بولا ابن مسعود قلت هل رأيت شيئا ابن مسعود يشد بيني قال سمعت لخطا شديدا قلت قلبكم جلبوا قلبكم بيني ابن مسعود قال إن الجن تدارأت في قتيل قتل بينها
فقضي بينهم بالحق. محەممەد دەڵێ چوون بۆ لای جنۆکەکان ئەوە دانەیەکیان دانەیەکی کوشت بوو کێشە لە ناوێن کێشی کوشت نەبوو ناو جنۆکە دوو بەرەبابی جنۆکە دانەیەکیان دانەیەکی کوشت بوو داوێن محەممەدی کردبوو بچی یعنی حکم بکات لە نێوانیان حکم بکات لە نێوانیان دەڵێ إن الجن تدارأت في قتيل قتل بينها دەڵێ جنۆکەکان مشت و مڕ و شەڕیان بوو سەبارەت بە کەسێک کەوا لە نێوانیاندا کوژرا بوو فقضي بينهم بالحق پێغەمبەر بەحەق نێوانیانی کرد بڕیاریدا وسألوه الزاد اینجا دوای ئەوەی محەممەد نێوانیانی کرد جنۆکان داوایان لە پێغەمبەر کرد بوو خواردن چ بخۆن پێش هاتنی محەممەد نەیان دەزانین چ بخۆن هەمیان برسی بوون فقال ابن مسعود دەڵێ پێغەمبەر گوتی كل عظم لكم عرق وكل روث لكم خضرة پێغەمبەر پێیانی گوتبوو هەموو ئێسقانێک بۆ ئێوە خواردنە و هەموو قەرسەقول و پشقول و ڕیخی ئاژەڵێک بۆ ئێوە سەوزە و میوەیە خواردنی جنۆکە سیرکە فقال پێغەمبەر گوتی كل عظم لكم عرق وكل روث لكم خضرة هەموو ئێسقانێک ئەی جنۆکان هەموو ئێسقانێک ئێسق کاتە گۆشت پێوە ناوی بۆ ئێوە ئەوە خواردنە و هەموو پیسایی ئاژەڵ وەکو پشقل و قەرسەقول و ڕیخ بۆ ئێوە سەوزە و میوەیە سەوزەیە سەوزەڵەیە سەوزەڵێ قالوا گوتیان بەس جنۆکان هینیان نەبوو تۆزێک کێشەیەکیان نەبوو چیان گوت یا رەسوول الله جنۆکان گوتیان ئەی پێغەمبەری ئەڵڵا تقدرها الناس علينا پێغەمبەری ئەڵڵا پشقل و ڕیخ و قەرسەقول و ئێسق خەڵک لێمان پیس دەکەن چۆن پیس دەکەن لە ڕێگای سڕینەوەی قینجان کاتێکنا لە دوورگەی عەرەبی پیساییان دەکرد بەردیان دەست نەکەوت بە ئێسق بە ئێسق پاچیان دەکردەوە یاخود بە پاشەڕۆی ئاژەڵ پاچیان دەکردەوە هەر لەبەرەوە دەڵێن مرۆڤ لێمان پیس دەکەن یعنی ئێسقانمان لێ پیس دەکەن فنهي النبي أن يستنجي بأحدهما ئەوە بوو پێغەمبەر نەهی کرد لەوەی ئێمەی موسڵمان قنگمان بە ئێسقان و هەروەها پاشەڕۆی ئاژەڵ پاکەینەوە گوتی ئەمە خواردنی براجنۆکەکانتانە ئەها ولەسەر ئەو بنەما یەک سوڕەتی کامل هەیە لە قورئان بەناوی جنۆکە قل أوحي إلي أنه استمع نفر من الجن أي محمد بڵێ وحیم بۆ هاتووە کە چەند جنۆکەیەک گوێیان لە من گرتبوو عجیب غەریب وأن لما سمعنا الهدى آمنا به فمن يؤمن بربه فلا حتى وكدواي سورتي كاملة همو بوزن قافية جنوكا قسان كرديا وهذا جنوكا تنانت حداي الله قرآن يان كرديا كوادا توان وكو قرآن دق دابا زينو أوتا محمد لفرموديش تردا صحيح مسلم فرتوشي صلاة ضلت باب الجهر بالقراءة في الصبح والقراءة على الجن دروازي خوينوي قرآن لبربيان وخوينوي قرآن بوجنوكا همان شد لكوتايا كي شد ضلت فقال رسول الله بيغنبري الله قتي فلا تستنجوا بهما فإنهما طعام إخوانكم قنجی خۆتان بە بەرد و پاشەڕۆی ئاژەڵ پاک مەکەنەوە چکە ئەمە خواردنی براجنۆکەکانتانن ئەی موسڵمانان براتان هەیە جنۆکان یعنی براجنۆکان ئەمە خواردنیکە باشە ئەمە خواردنیکە شی لەو بابەتە نەکە
فرمودەیەکی تر محەممەد خەریکی گرتنی جنۆکە دەبی. صحيح بخاري كتاب الأنبياء أبي هريرة دڵێ جنۆکەیەکی عفریت يعني گەورەکان دڵێ پێغەمبەر گوتی جنۆکەیەکی عفریت دوێنێ بە پێشمدا ڕەت بوو ویستی نوێژەکەم لێ ببڕی دڵێ گرتم محەممەد من نازم چۆن تۆ محەممەد دڵی جنۆکە لە ئاگرە من نازم چۆن گرتوتەوە الحاصل مشکلە نییە دڵێ گرتم دڵێ ئەڵڵا توانی وام لێ بکەکەوی بگرم گرتم فأردت أن أربطه على سارية من سوار المسجد حتى تنظروا إليه كلكم وويستم لستون كاني مزقود بيبست موا بوي هموتان سير بكان دواتر أو نزايي سليماني برام يعني حضرتي سليمان ببير هاتو كدعاء دكا قلتيتي الله جان توانایەکم پێ بدا هیچ کەس ئەو توانایەی نەبێ لەبەر ئەوە گوتم نابێتن من قسەی برای خۆم کاکە سلەیمان حەزرەتی سلەیمان بشتێنم لەبەرەوە جنۆکەم ئازاد گوتم بڕۆ شەرم ناکەن بڕواتان بۆ قسە قۆڕانە هەیە باشە ومحەممەد جنۆکی شەیتانی کردووە بە ئیسلام ئەوە شتیشتر لەبەرەوە لەمە دوای موسڵمانان کاتێک کاری قێزەوەن دەکەن مەڵێن شەیتان پێکردن چکە شەیتان بووە بە موسڵمان باشە شەیتان بووە بە موسڵمان باشە هەروەک لە فەرمودەی عەبدوڵڵا بن مەسعوددا هەیە فەرمودەی ئەبی هورەیرەدا هەیە فەرمودەی ئەبی دەردا هەیە فەرمودەی ئائیشە هەیە بۆ نمونە محەممەد دەڵێ شەیتان بۆ نمونە هەتا ئیبن عەباس فەرمودەی هەیە ابن عباس فرمودەی هەیە دەڵێتن بۆ نمونە پێغەمبەری ئەڵڵا شەیتانی کردو بە موسڵمان سەیرە دەڵێ فأعانني ربي حتى أسلم باشا فلا يأمرني إلا بالخير الله پشتیوانی و کۆمەکی کردم تاوەکو شەیتانەکەم کرد بە موسڵمان و فەرمانم بە هیچ شتێک پێ ناکە تەنها بەکاری باشە نەبێ بارەکە الله شەیتان بوو بە موسڵمان یعنی موسڵمانان شەیتان یەکتاییە وەکو ئێوە کابرایەکی تەوحیدیە شتێک نەما لە دنیا بە ناوی شەیتان لەبەرەوە پەنا بۆ هیچی تر مەبن باشە ئیبلیس شەیتان بوو ئیبلیس بووە بە موسڵمان بارەکە الله اینجا وێرای هەموو ئەوانش هاتوونە ئێزیدیەکان شەیتان پەرستن کورە بابی بام شەیتاندا کردەوە بە موسڵمان شەیتان پەرستی چی خۆ پێویستە ئێوە مەمنون بن ئەگەر شەیتان پەرستیش بن چکە شەیتانتان کردووە بە موسڵمان واتە ناڕاستەوخۆ ئەوانش موسڵمانن شەیتانتان کردووە بە موسڵمان کردوتانە بە موسڵمان و محەممەد پێمان دەڵێ شەیتان موسڵمانە بەڕێزان نمونەتان بۆ بێنم ئەوە ئێستا کە بۆتان دەسەلمێنم هەرێ موسڵمانەوە بۆ لە خەو هەڵنەستاون محەممەد دەڵێ ئەگەر دوو کەس بەیەکەوە بن سێمیان شەیتانە ئەو فەرمودەیە هەیە و هەروەها محەممەد دەڵێ یا ئەبا بەکر ما ظنك بإثنين الله ثالثهما ئەی ئەبا بەکر تێڕوانین چیە سەبارەت بە دوو کەس کەوا سێمیان ئەڵڵایە لە فەرمودەیەکدا دوو کەس بەیەکەوە بن سێمیان شەیتانە لە فەرمودەیەکدا دوو کەس بەیەکەوە بن سێمیان ئەڵڵایە واتە لە بریدانە الله شيطانا وسورة المجادلة باز دەکەن بابين سورة المجادلة تأكيد لسر أو موضوع دكاتو تأكيد دكاتو بالوتان بابين مجادلة حوتم ألم ترى أن الله يعلم ما في السماوات وما في الأرض ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر
هەر سێ کەس بەیەکەوە بن چوارەمیان ئەڵڵایە باشە چوار کەس بەیەکەوە بن پێنجەمیان ئەڵڵایە دەکەواتە دوو کەس بەیەکەوە بن سێمیان ئەڵڵایە عەجیب غەریب یعنی لە کاتی دادا عائیشە لەگەڵ سەفوان بووە هەم شەیطانیان لەگەڵدا بوو هەم ئەڵڵا عەجیب غەریب زۆر سەیر و سەمەرەیە و لە هەمان کاتدا بۆ نمونە دادا عائیشە شەیطانەکەی خۆی لەگەڵدا بووە خاڵە سەفوانی شەیطانەکەی خۆی لەگەڵدا بووە عەجیب غەریب و بە حکمەوەی دوو کەسن و بە جۆرەی ئەو ئاەتەی قورئان ئەڵڵاشیان لەگەڵدا بووە عەجیب غەریب و بەپێی فەرموودەکەی موحەممەد ئەڵڵاشیان لەگەڵدا بووە عەجیب غەریب و هەموو مرۆڤێک دوو فرشتەی لەگەڵە فرشتەی دەستە ڕاست و دەستە چاپ واتە ڕەحمان و شەیطان و جنۆکە و فرشتە و هەمویان لەگەڵ لە مەوزوعەکەی دابووینەوە تەواو هەمویان شایەدی مەوزوعەکان ئەی دەکەواتە ئەڵڵا بۆچی زووتر دەقێکی دانا لە بەرزدان بۆ پاکردنەوەی داشی ئیمانداران لەو مەوزوعە سەرچاو بەخێر بێت سەرچاو بەخێر بێت آياتي ده سورة المجادلة إنما النجوى من الشيطان واتا شتيني هيني أقردوك شتيني هيني لا ينهبه ولا الشيطان عجيب لولا بيمان ضل للرحمن ولا بيمان ضل للشيطان عجيب غريب إيسا من شيب من نازم براستي يعني محمد حاتوا ناراست وخو مسلمان بيتان ضلي الله شيطانا ناراست وخو بيتان ضلي الله شيطانا يعني موضوعك زور بالروشني ديارة زور بالروشني ديارة سەرچاو هیچ بەڕێزێک دەوێت قسە بکە ببورن تەلەفۆنم بۆ هات هیچ بەڕێزێک دەوێت قسە بکە سەرچاو سەرچاو یەک دقە دیارە کەس نایە قسە بکە باوەنەکەی باوەم هێناوم ببورن دەبێ و تەلەفۆنم بکەم چکلەوەی بۆم هەر لێرە دەکەم Hello Anna, how are you? How's it going? You called me just then. Is that right? Okay. Yeah. 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 How many patients after that? How big is the gap? After 1 o'clock. Yeah. So it's 1 o'clock, 1:30 get 2:20 get 3:10. I want to sort it. Okay, if you can sort it, that's good. If not, that's okay. We can try them tomorrow. So 8:20, is that right? 8:20. Okay, I'll see you tomorrow. Okay, bye. ببورن برزان دايلي بردنا كم. أي كسي بيقصبك؟ نه جاخو كاميرا منية من نازم لا من براسي هر فيسبوكم بتواوي تكشوا نا كاميرا هي ونهي شو فيش بتواوي نازم بوش فيسبوك مويلاتي كاميرا نا كاميرا هي ونهي شو باش عزيزان من كوتاي بو بابت دينم هیوای بەختەوەریتان بۆ دەخوازم هیوادارم هەموو لایەکتان باش بن ئاما هەرویستم زۆر بە خێرایی مەوزوعی عائیشە و سەفوان و سوڕەتی نور هەموو ئیسلام دەخاتە ژێر پرسیارەوە هیوادارم بە عەقڵ بە مەنتیق سەیری دەقەکان بکەن ڕووداوەکان بکەن چکە ناکرێ خودایەک بوونی هەبێ گەردوونی دروست کردبێ عەقڵی بە تۆ دابی بەڵام بڵێتن نەکەی بە عەقڵ بیرکەیتەوە نەکەی یعنی خدا لە عەقڵی مرۆڤ بترسێ کاتێک جن چوو تێدا هەر بژین